بله تماشاوانی جام یدی سبارتی هریشین درونی کبوسر هرما کردستان تنکرین هلبته و جارکنینه بردام هات نکرین لی جاره با که برفرهتر و ده ماندم دا جرخانه و زیا هرما کردستان کرین آماج zarar cevabına o tevqi taviji beguman judatır buye gel afhamu lejnat in teşkil kirin لإراقي وبيقوم مدقا بحزدك وبرفز بحزدك حتى حكومة هرمي بأشكال بيجا أمزانين كيش جروبون الكيري أفدرون هاد ناراستا كرين في جاري بيقومان هون بيجن حكومة العراق الجدية بوديتنا در أنجام دارين أفاي هرشي جنابه لواء عبد الخالق طلعت أو نوري حكومة هرما كردستانية لفرمانده هزين هاد باشين عراقين هال استودجي ميفاني منه جنابه لواء بخير بي دور سپاس بگمان تو زور آگاداری واضح کی بله اما جاریه کمیه هریمی کردستان بگمان او هرشانه بو سر انجام داده بالام ام جاره هرشه که کاریگرتر بو فراوانتر بو کواتا عراق جدی تر ام جاره پیتوایه بو دوزینوی انجام درانی میرشه بله زور سپاس بپی او لجنه که سردانی هرمی کردستان و شهری هولیری کرد كاللان برئيس وزير ناخو بيجوازي لكرا برئيس قاسم عرجي وكو راوشكاري هاو اجتماعي راوشكاري اجتماعي عراق لجنه شي بالايا او لجنه ويكم زاره لجنه شي لو استا بين هرمي كردستان و بدو داتشون بكن لو دروناني كا لا تنماوي رابردو هيرش كرا سر شيلغنو تيكان لبروي او لجناني كبيشتر ساڵانی پار و پێرار کە لێکۆڵینەوە لە بابەتەکرا و دەرەنجامی زۆر باشیش لە لێکۆڵینەوەکان گەیشتە ئامانج لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەتوانم بڵێم راپۆرتەکەش کە بەرزکراوە بۆ سەرۆک وەزیرانی عێراق ئەو کات بەڵام بەداخەوە هیچ شتێک یاخود هیچ نەتیجەیەکی نەبوو بۆیە ئێمە وەکو هەرێمی کوردستان او تكاني برئيس وزيري ناخو كاكري برحمد تاكيد لو كردوا اگر وكو ليكولينو كاني ترو درنجام كاني تربي براستي جيغاي اويكا موكو هريمي كردستان هالوسيله سبكن بلام او جارا لاستي بو استبيك بالاترين استا لحكومه العراق راوشكاري اجتماعي عراق سروشي لجنكيه نەک وەکو سەرۆکی لیژنەی لێکۆڵینەوە کانە لە دڕۆنەکانی ئەم دواییە لە دوایی لێکۆڵینەوە و دوایی دانیشتن لە وەزارەتی ناوخۆ وا بەردرادرا کە لیژنەیەکی مختص لەو بابەتە لە هەموو ڕۆکانەوە مختص لە بارەی لێکۆڵینەوەکان مختص لە ڕووی ئێتیجاهی درۆنەکانەوە مختص لە جۆرەتی تەقینەوەکان کە ئەو ئەفسەرانەی کە دێن وا بڕیار و ئەمڕۆ بێن بەڵام دواخرا لەبەر ئەوەی بەیانی هەینیە ڕۆژی شەمە کاتژمێر سەرەدای باشیان دەستکەوتووە تاوەکەم دێنە هەرێمی کوردستان بە تەئکید من لێرەوە دیسان جارێشتر دەستخۆشی لە دەستگا ئەمنیەکان دەکەم لە ئەنجومەنی ئاسایش و ئاسایشی هەولێر کە دەتوانم بڵێم هەموو بابەتەکان لەبەردەستن کە دەتوانن بەو بابەتانی و ئەو دەرەنجامەی لە لێکۆڵینەوەکان لەبەردەستیانە لەگەر ئەو لیژنەی کە دێن بڕیار بام لەو لیژنەکە بێت بوون باسم کرد لەبەرەوەی بەیانی جمعەیە و دەوام نییە دواخرا بۆ ڕۆژی شەمە دەگەنە ئێرە و ئەو لیژنەی دیسان دەڵێ مختصە لە ئەدلەی جیناییشان لەگەڵدایە ئەوانە دێنە هەولێر و دەست بە لێکۆڵینەوەکان دەکەن هیوادارم لەبەرەوەی بابەتەکان یان دەرەنجامی ئەو هێرشانە پێشتر و ئێستاش لەبەردەستی دەستگا ئەمنیەکانی ئێمەیە کە جێگای شانازیمانن دەتوانین هەموو ئەوانی لەبەردەستە پێشکەش بۆ مادەم ئەدلە هەیە ئێوە زانیاریتان هەیە بە تایبەتی حکوومەت هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە وتی ئێمە حتا وەزیری ناوخۆی هەرێمیش ئێمە ئازانی کێم هێرشانە ئەنجام درراوە حتا تهدیدی شوێنەکەش کراوە کەواتە مادەم ئەدلەکان تا ئەم ڕادەیە لەبەردەستە حکوومەتی عێراق بوو خاوە لە هەنگاو هەوێشتن پێشتر لە هەموو ئەوەی کە باسمان کرد هەموو ئەو لێکۆڵینەوەکان پێشتر نەکەرخاوە بەڵکو هیچ بابەتەکە نەتیجەی نەبوو
هەموو ئەو شتانی لە بەردەستە پێشتر دڵنیە کاک تاڵات هەڵبەتە ڕایگەشی خەڵکی کوردستانە ئەو لیژنانێک کە پێشتر تشکیل کراونەک و جەناب دڵێ حتا دەرئەنجامیش هەبووە گەیشتونەتە سەرە داویش بەڵام نەتیجەی ئەخیران حکوومەتی عێراق دەستەوەستان واست بەڵێ دەستەوەستا دەتوانانی ئەم جارە شەو سیناریۆ دووبارە بێتەوە ئەوەی کە هاتووە وەکو ناڵێم سەرۆشی لیژنەی لێکۆڵینەوەیە یەکەم جارە کەسێک باعتیبار بەڕێز قاسم عەرەجی بەرزترین باڵای هەموو ئەمنیەکانە لە عێراق باڵاترین دەسەڵاتە لە عێراق کە ئەو ببێتە سەرۆکی لیژنە هیوادارم لەبیرە بێ یەکەم جار هیوادارم ئەو لیژنەیە بۆ وەکو ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق دڕونێک ئاڕاستی خەبات کرا لە خەبات خراوە خەراوە ئەو ڕۆژە بەڵێ دوایویش هات ڕۆژی دومیش هات پەیامیە کە ئەو گروپانە لەسەروی هەموو دەمەزانی فەرمیەکانی حکوومەت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەروەکو بەڕێز وەزیری ناوخۆ باسی کرد ئەو بابەتانە هەموو لە ئارادایە و دەزاندرێ دوای ئەوەی کە ئەو لێکۆڵینەوانە کە دەکرێت ڕۆژی شەممە بە شێوەیەکی سڕوپڕتر و هەموو راپۆرتەکان بەرز دەکرێتەوە ئەو راپۆرتە تەسلیم بە بەڕێز قاسم عەرەجی وەکو سەرۆکی لێکۆڵینەوەکان دەکرێتن دوجار هیوادارین بەڕێزیان دەرەنجامی کۆتاییەکە ئیجراعات بکرێ و لە هەمان کاتیش هێزەکانی هاوپەیمانانیش بە هەمویانەوە و ئەوەی من ئێستا لە کۆبوونەوەکان کە دوێنێ بەشدار بووم تێیدا ناتۆ و هێزی هاوپەیمانان ئەمریکا بەریتانیا ئەوانش لەسەر خەتن لەو بابەتە بە تاکید ئەوانیش چاوەڕوانی دەرەنجامی لێکۆڵینەوەکان دەکرێن بە تایبەتی جەنابی لەوەکەمە باسی ئەمریکا بکەین هەڵبەتە ئەو شوێنانێک کە ئارمانج کراون هەمووی کۆمپانی ئەمریکی بوون زۆربەی کۆمپانی ئەمریکی بوون هەڵویستی ئەمریکا لە ڕووی ئێعلامیەوە و تەبیژی وەزارەتی دەرەوە ئەلێمە قبول کراو نییە بەڵام لەسەر عرد پێشبەچوونێکە چاوەڕوانی دەرەنجامی لێکۆڵینەوە دەکرێت پێت وایە لە بەرەوەی دەرەنجامی لێکۆڵینەوە زۆر گرنگە کە ئەو کاتە ئێمە بۆ ڕای گشتی ئێلانی کەین و بۆ هاوپەیمانان بۆ ناتۆ بۆ هەموو ئەو هێز و ئەمنیانی کە لە عێراق و هەرێمی کوردستانن کە ئەوە دەرەنجامی لێکۆڵینەوەی بەڵام حکوومەتی عێراق تاکو ئێستا هیچ لە دوزینەوەی ئەنجامدارانی ئەم هێرشە هاوپەیمانە بە تایبەتی ئەمریکا هاوکارن بە تاکید هاوکار دەبن لە لێکۆڵینەکان کە تەوا بوو دەرەنجامەکەی کە لە بەردەستایە و نەتیجەکەشی وازح دیارە دەبێت بە تەواوی ئەوانە بێن کار لەسەر ئەو بابەتە بکەن و ڕێی گشتی لەسەر ئەو بابەتە ئەم جارە هێرشەکان زۆر فراوانتر بوون لە گەرمیانەوە تازاخۆ ئەنجام دراون بەڵێ ئەنی پێشتر تەحدید بوون زیاتر بۆ هەولێر ئەمە بخۆی چ پەیامێکی بخۆی یەکەم جار هەڵسان هەموو ڕاداراتی عێراقیان بردومان کرد ئەوە یەکەم جار ئەو دەستیان پێ کرد دوجار هەستان مەتاری کەرکووک دوای هەڵسان سلێمانی دوایی هەرسان ئەو کێژگە نەوتانیان بردومان کرد ئەوانەی پێشتر ئایا بۆ پەردە پۆشکردنی ئەوانەی ئێستایە ئەوە دەبێ هەمومان چاوەڕێی دەرەنجامی لێکۆڵینەوە بکەین ناڵێم ئەوەی ئەو جارە جیاوازە بەڕێز قاسم عەرەجی کە ڕاوێژکاری نیشتیمانی عێراق ئەو سەرۆشی لیژنەکەیە ئەبێ خۆی بڕیاری کۆتایی لەو بابەت کەواتە زۆر باسی قاسم عەرەجیت کرد پێتوانیە بێگومان لایەنی تریش هەیە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقیش هەیە سوودانی بەرپرسانی تریش هەیە چارچەوەی هەماهەنگیش هەیە پێت وایە ئەم جارە ئەمانە دەسەڵاتی ئەویان هەیە ئیرادەی ئەویان هەبێ ئەو گرۆپانێک کە لە پشت ئەنجامدانی ئەو هێرشانەوەن بدوزنەوە سزا بدرێ دوای لێکۆڵینەوەکان و راپۆرتی نهایی هیوادارم ئەگەر چیان پێ نەکرا بێن بڵێن ئەمە ڕاستە باڵاترین دەست ئەو هیوادارم تۆزێک نەنا تۆ بزانە سەڵێم هیوادارم ینی دوای ئەوەی کە هەموو دەرەنجامەکان دەرهات ئەگەر چیان پێ نەکە و نایانتوان هیچ بکەن بێن باشکرا بڕیار بدەن بڵێن دەرەنجامی لێکۆڵینەکان گەیشتە دەرەنجامی تەوە بەڵام ئێمە وەکو دەسەڵاتی ئەمنی و سەربازی عێراق ئێمە توانای ئەو گروپانەمان نییە کە ئیزرات ئەمە پرسێکی زۆر مەترسیدارە جەنابی لیوا خۆشی دەزان ینی چەلم شێرم هیچ نابێرم ئەم هێرشە دڕونیانە ینی ئەم دڕونانە بە شێوەیەکی ئاسان دەگاتە دەستی ئەم گروپانە بەبێ دیسپلین بەبێ لە بەرچاوگرتنی هیچ شتێک هەموو شوێنی دەکەن ئامانج پێتوانیە ئەگەر سنووردار نەکرێن ستوب نەکرێن کوردستان لە بەردە مەترسیەکی جدیدایە تاکید ئەمەش ئەگەر سەرنج لە
من لە کۆبنەوەی گشتی لیژنەی ئەمنی باڵای عێراق باسی ئەو بابەتەم کرد کە جەنابی وەزیری ناوخۆ دەڵێ ئەگەر هیچی جڕعات نەکرا ئێمە دەستەوەستان ناوەستین و چاوەڕێ ئەوە ناکەین کە هەموو ڕۆژێ درۆنێکمان بۆ ڕەوانکەن. بۆیە لە ڕووی شکلێکی گشتیە و لە ڕووی پرەنسیپی دەولیەوە دەرەنجامی لێکۆڵینەوەکان زۆر گرنگن. لەبەرەوەی پێشتر ئەو دەرەنجامە لێکۆڵینەوە کە کرا گەیشتە لای سەرۆک وەزیرانی عێراق و ئیدی کۆتایی پێات، یعنی داخرا ئەم جارە نابێ دابخرێ و دەبێ بۆ ڕای گشتی ئەم بابەتە و قەنەعەتشم وایە ئەو جارە ئیجراعات بکرێت. کەواتە هەرێمی کوردستان ئەگەر بێگومان ئەم گروپانە سنووردار نەکرێت ستۆپ نەکرێت ئەتوانێت چ بکات؟ چ مافێکی هەیە؟ شتیشتر هەیە بەر لەوەی کە پرسیاری جواب دەمەوە. بارودۆخی ناوچەکە و دەولیەن ئەوانەی درۆنەکانی لێکۆڵینەوەکانی پێشتر ئەو بارودۆخە لەگەر ئەم بارودۆخی ئێستا زۆر جیاوازە. بارودۆخی گروپە چەکدارەکان، بارودۆخی ئەوانەی کە لە یاسا لایەنداوە دوای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئەو ناوچانە گۆڕانکارێکی زۆری بەسەر هاتووە. کەواتە بەهێز بوونە گۆڕانکارێکی تەواوی بەسەردا هاتووە، ئەوەی جاران دەیانتوانی ئێستا ئەو بۆ شێوێ ناتوان. بەێ هەرێمی کوردستان ئەگەر حکوومەتی عێراق بەشێکی بەرپرسیارانە نەهاتە پێشەوە بە سنووردارکردنی ئەم هێرشانە حکوومەت هەرێمی کوردستان توانی چ بکات؟ حکوومەت هەرێمی کوردستانیش کۆمەڵێک شتمان لەبەردەستە کە بتوانین ئیجراعات بکرین یان دژی ئەوانە زۆر شت بکرێتن. هاوپەیمانان لەگەڵمان لە خەتن، هێزی ناتۆ، سەربازەکان لە هەموو لایەک لەگە حکوومەتی هەرێم هاوڕانە. جەنابیش شتێکت باس کرد کە ئەو کێلگەنەوتیانە کۆمپانیەکان زۆربەی کۆمپانیەکان سەر بە ئەمریکانە، بۆیە پێویست دەکاتن لە داهاتوو بە شێوەیەک و ڕاستەیەکی تر ڕوبەڕویان بیتەوە. ئەو بارودۆخی پێشتر ئێستا ئەو بارودۆخە نییە، بارودۆخ گۆڕاوە بە شێوەیەکی تر ئیجراعات دەکرێت و لە داهاتووش و لە مانگەکانی داهاتوو زۆر گومان بارودۆخ گۆڕاوە بە شێوەیەکی پێوایە زۆر شتی گۆڕانکاری بە تەکید لە ناوچەکە ژوڵ. ئەو گۆڕانکاریانە لە قازانجی پاراستنی ئاسایی هەرێمی کوردستان دەبێت ئەو گروپانە لەوانێت دژمنی هاوبەش بن بۆ ئەمریکا بۆ هەرێمی کوردستان بە زۆر لایەنی تریش هەبوونی ئەم درۆنانە و هاوێشتنی ئەو درۆنانە بۆ هەرێمی کوردستان بەس بارودۆخی ئاساییش و وەزعی هەرێمی کوردستان تێک نادە، بەڵکو زەرمەندی گەورە عێراق دەبێت. سەرچاوی سەرچاوی درۆنیەکان ئەوانەی دەستیان لەو بابەتەیە ئەوان زەرمەندی گەورە دەبن لە داهاتوو. کەرێم ئەو بارودۆخە گرێ بدەین بە مەسەلەی ڕێککەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوان. هەرچەندە بەڕێستان زیاتر بەرپرسیارەتێکی ئەمنی سەربازی هەیە، بەسەکرێت باسیەوەش بکەین لەبەرەوە هەموو پێکەوە گرێ دەراوەنەوە ڕەهەندانە. فەرموو ژێرخانی وزەی هەرێمی کوردستان بە ئامانج گیراوە وەکو پێویستە کوجاران نەفت بەرهەم ناهێنرێت. حکوومەتی عێراقی شەرت و مەرجی ئەوەیە ناردنی موچەی فەرمانبەران. بەڵێ بەتاکید کەواتە لەم ڕۆیە ڕۆژێکی کەواتە شتەکان تێکەڵ بەیەکن، هەمووی لە یەک سەرچاوە ئەو بابەتانە دروست دەبێتن. کەی هاتینە سەر بابەتی موچە ئەو وەختە کێلگەنەوتیەکان کرانە ئامانج. بۆیە ئەو بابەتە گرنگێکی تاوا دەدرێت. ئێستا لە عێراق ئەوەی من لە ناو هێزە ئەمنیەکانی عێراقدا بم ئەو بابەتە بابەتی گرنگە باز دەکرێت و مردودی داهاتووی بە تاکید ئەگەر ئیجراعاتی پێویست نەکرێت لەلایەن حکوومەتی عێراقەوە بە تاکید خراپ دەبێت. ڕێز لیوا عەبدولخالق تەڵعەت نوێنەری حکوومەت هەرێما کوردستانی لە فەرماندەیە هێزین هەفبەشەن عێراقی بستودگە میوانی بوو. زۆر سپاس.